هاوکاری نێوان ئەمریکا و هێزە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان لە پاییزی 2014 و پاشەوەی داعش کانتۆنی کۆبانەی گامارۆدا لە سەردەمی باراک ئۆبامای سەرۆکی پێشووتری ئەمریکا هاتە ئاراوە. You have PKK, that's a different faction. سەرباری ئەوەی کە ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا تۆمەتی خیانەتکردن لە کوردی خراپەڵ لە ماوەی 4 ساڵ سەرۆکایەتی ناوبراودا ئەو هاوپەیمانەتیە بەردەوام بوو. هاوکاری دارایی ئەمریکا و هێزە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان لە سەردەمی جۆ بایدنیشدا بەردەوامی هەیە. ئەگەرچی قسە و باسی زۆر لەبارەی داهاتووی هاوپەیمانەتەکەەوە دەکرێت، بەرپرسانی ئیدارەی بایدن لەم دوایەدا جەختیان کردوتەوە کە هاوکاریەکانیان بۆ ڕۆژاوای کوردستان تەنها بۆ شەڕی دشت بە داعش بووە. مایکل نایتس چاودێری کاروباری ئەمنی خۆرهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی واشنگتن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ڤلادیمیر وان وێنگلبێرت، ڕۆژنامەنووسی پسپۆر لە کاروباری کورد لە سووریا، کتێبێکیان لە چاپ داوە و تیایدا تاوتوێی هاوپەیمانەتی نێوان ئەمریکا و هێزە کوردیەکانی سووریایان کردووە. لە کتێبەکاندا جەختیان کردوتەوە کە ئەمریکا لە سەربنەمای پلان و استراتیژی تایبەت هاوپەیمانیان لەگەڵ کورد هەڵنەبژاردووە، بەڵکو پشتگیریکردنی هێزە کوردیەکان لە سووریا باپەی زروف بووە و ئەمریکا لە سووریا بژاردەیەکی دیکەی نەبووە جگەلەوەی بۆ شەڕی داعش هاوپەیمانەتی لەگەڵ کورد بکات. نایتس و وێلگنبێرگ جەختیان کردوتەوە ئەزموونی عێراق و ئەفغانستان با سەرۆکەکانی ئەمریکایان سەلماندووە کە نابێت لەباری هێز و کەرەسەی سەربازیەوە بە شێوەی بەرچاو لە سووریا بن. هەر بۆ ژمارەی هێزەکان لە 2000 سەربازەوە بۆ کەمتر لە 1000 سەرباز کەم کراوەتەوە. ئەو دوو نووسەرە جەختیان کردوتەوە ئەمریکا بۆ بەرپەرزدانەوەی داعش لە سووریا تەنها سێ بژاردەی هەبووە، یاخود دەبوو هێزی سەر بە ئۆپۆزیسیۆنی سووریا بەکار بێنێت، یاخود لەگەڵ تورکیا دژی داعش کار بکات، یاخود پشت بە هێزە کوردیەکان ببەسێت. ئۆباما و دۆناڵد ترەمپ لە ئەنجامدا گەیشتنەوە ئەنجامە کە لایەنی ئۆپۆزیسیۆنی سووریا توانای ڕوبەڕووبوونەوەی داعشی نییە و تورکیاش متمانەی پێ ناکرێت. هەر بۆیە واشنگتن هاوپەیمانەتی لەگەڵ هێزە کوردیەکانی سووریا هەڵبژاردووە کە لەبارەی تێچووشەوە کەمترین باجی سیاسی لەسەر ئەمریکا لێ دەکەوێتەوە. لە کتێبەکەدا لەبارەی کارامەبوونی هاوپەیمانەتی ئەمریکا لەگەڵ کوردەکانی سووریا باسیەوە کراوە کە لە ڕووی تێچووی شەڕەوە ئەمریکا بۆ ئەو هاوپەیمانەتیە ساڵانە نزیکەی 470 ملیۆن دلار پارەی سەرف کردووە. ئەمەش لە کاتێکدایە کە بۆ مانەوەی لە عێراق ساڵانە چەندین ملیار دلار سەرف دەکات. جگەلەوەش لە ماوەی چەند ساڵی هاوپەیمانەتی ئەمریکا لەگەڵ کوردی سووریا تەنها 7 ئەندامی هێزەکانی ئەمریکی کوژراون، بەڵام زۆربەی سنوورەکانی سووریا لەگەڵ تورکیا داخران کە لەو سنوورانەوە خوازیارانی پەیوەندیکردن بە داعشەوە تێپەڕین و ڕەقا وەکو پایتەختی داعش لە سووریا و چەند ناوچەیەکی دیکەی ژەردەسەڵاتی داعش ئازادکران. بەرپرسانی ئەمریکی بە نووسەرانی کتێبەکان وتووە سەرکردە کوردەکانی سووریا بەڵێنیان بە ئەمریکادا بوو لە دەرەوەی سنوورەکانی سووریا شەڕی تورکیا نەکەن و پشتگیری پەکەکە نەکەن. ئەوان لەو بڕوادان کە هێزە کوردیەکانی سووریا پابەند بوون بە بەڵێنەکانیانەوە. لە بەشێکی دیکەی کتێبەکەدا باسی تایبەتمەندی سەرکردە سەربازیەکانی کوردی سووریا و فەرماندەکانی پەکەکە لە قەندیل کراوە. ئاماژە بۆ کراوەکە سەرکردە گەنجە کوردەکانی سووریا پێچەوانەی سەرکردەکانی پەکەکە دوژمنایەتی کەمتری تورکیا دەکەن و هەوڵ دەدەن کە پەیوەندیان لەگەڵ بارزانیەکان قوڵ بکەنەوە و پەیوەندی باشیان لەگەڵ ئەمریکا هەبێت. خاڵێکی نێگەتیڤی هاوپەیمانەتی ئەمریکا لەگەڵ کوردەکانی سووریا کە لەو کتێبەدا ئاماژەی پێکراوە ئەو ڕەخنە و گازەندانەیە کە ئاڕاستەی ئەمریکا دەکرێت لەبارەیەوەی کە هێزە کوردیەکانی سووریا و هێزەکانی پەکەکە با دوو دامەزراوەی جیا دەزانێت. هەروەها تۆمەتی ئەوە خراوەتە پاڵ ئەمریکا کە هێزە کوردیەکانی سووریا ئاستاون بە پاکتاوکردنی عەرەبەکان لە چەند ناوچەیەکی گوندەکانی ژێردەسەڵاتی خۆیان. نووسەرانی کتێبەکە هاوپەیمانەتی نێوان ئەمریکا و کوردەکانی سووریا بە پەڕاوێکی بەڕێکەوت و لە ڕووی ناچاری دەزانن و دەڵێن لە ئەنجامدا ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی تەکنیکی و کاتیە و لە بەرەمبەردا کوردەکانی سووریا و لە سەروی هەموویانەوە مازڵوم کۆبانێ بەردەوام نیگەرانی خیانەتکردنی ئەو هاوپەیمانە ناچاریە بووە.